سەبارەت بە داواکاری کۆمەڵی قوربانیانی چیمیابارانی هەڵەبجە لەسەر ئەم بابەتە دەوەستم با بزانین چەند برینداری فعلی هەیە، چەند کەسێ ناوی بۆ نمونە کە برینداریش نەبووە ناوی لە نێو لیستەکەدا هەیە موچە وەربگرێ یان هەیە بریندار بۆ ناوی لە لیستی موچەکەدا نەبووە و ئەو نەخۆشخانەی بۆ ئەوەن دابین کراوە ئێستا چۆنەوە بە شێوەیەکە. لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵی قوربانیانی چیمیابارانی هەڵەبجە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمە بێت گفتوگۆ زیاتر لەگەڵ ئەوەکەم. کاک لوقمانم کاتتان باش. سەرتا با بێنە سەر داواکاریەکانی ئێوە، دواتر دێمە سەرەوە پرسیارانەیەوەی کە چەند برینداری فعلی هەیە و چەندیان باڵێن بریندار نین و موچە وەرەگرن و نەخۆشخانەکە گەیشتە چێ داواکاریەکانتان چین، دواترەوە پرسیارانە ئەەکەم. بەڵێ بەناوی خی گەورە مێرەبان سەرەتا سڵاو و ڕێزم بۆ ئێوە و لە ڕێ ئێوەشەوە بۆ بینەران و بیسەرانی بەڕێز. سپاس. دەستخۆشین بۆ جەنابی سەرۆکی حکوومەت و بۆ بەدەمەوە بوونی داواکاریەکانی کۆمەڵی قوربانیان و هیوادارم بەڕێزیان چۆن لەو دیبەیتە بە گرنگەوە بە ئەهمیێتەوە لە کەیسەکەی ئێمە لە داواکاریەکانی ئێمەی ڕوانیوە بە شێوەیەکی جددی کار لەسەر و کەیسە بکاوە لە ئاستی نووسنگەی تایبەتی خۆی لیژنەیەکی هەبێ بۆ ئەوەی هەموو ئەو گرفتانەی کە ئێمە لەو لەبەردەم بەڕێزیان و بەو یاداشتەی کە بەجێمان هێڵاوە بۆ بەڕێزیان چارەسەری کێشەکانمان بکە. ئەوەی کە ئێمە پێشکەش بە بەڕێزیانمان کرد مەسەلەی دابینکردنی چارەسەر بۆ بەرکەوتوانی کیمیابارانی هەرێمی کوردستان نەک تەنها بۆ پارێزگای هەڵەبجە کە ئێستا لە بارودۆخێکی زۆر خراپدان و بەداخەوە لەبەرەوەی چاودێرێکی تۆکمە لەسەر کەیسەکە نییە و ئەو بڕەپول بودجەش سەرف کراوە نەتوانراوە وەک پێویست لە خزمەت قوربانیەکان بێ و ئەو قوربانیەش کە نەشتەرگەری بۆ کراوە لەبەرەوەی بەداخەوە 16 سعات یا 18 سعات لە منشەءە لە ئێرانەوە دوای چاندنی گرێنەی چاوی گەڕێنراوەتەوە بۆ هەڵەبجە بەداخەوە چاوەکانیان لەدەستداوە. لە هەمان کاتدا بودجەیەکی تایبەت دیاری کرا ئەو کاتەکە ئێمە ئەندامی ئەو لیژنەیەین بودجەیەکی تایبەت دیاری کرا کە بە فڕۆکە ئەو بریندارانە ڕەوانە بکرێن، بەڵام بەهۆی ئەوەی کە بەداخەوە قەیرانی بارودۆخی کۆرۆنا دەستی پێکرد ئەو سەفرانە کێنسڵ کرانەوە و دواتریش ئایا ئەو بڕەپارەی کە دابین کراوە بۆ بریتی فڕۆکە بەکوێ گەیشت و بۆ بریندارەکان بۆ میکانیزمە بەڕێکرانەوە بۆ میکانیزمە گەڕێنرانەوە. خاڵێکی تر کە لەو بابەتە ئێمە باسمان کرد مەسلەی گێرانەوەی منحەیە بۆ ئەو بەرکەوتوانەی کە منحەکانیان ڕاگیراوە. ئێمە لێرە ڕوو دەمانەکەینە جەنابی سەرۆکی حکوومەت وەک براگەورە وەکو کەسێکی خەمخۆری قوربانیەکانی کیمیاباران لەبەر ئەوەی ئێمە ئەزانین ئەمە لە پەرلەمان بۆ بە یاسا و بۆ بە یاسایەک و ئێمە داواکارین لە بەڕێزیان چۆن بۆ کەیسەکانی تر بۆ زیندانە سیاسیەکان تایبەتمەندیان کرد بۆ بریندارەکانی کیمیابارانیش تایبەتمەند بکرێ ئەو منحەیە کە پێیان نەدرێ بۆ چارەسەری بریندارەکانە. بەداخەوە بریندارانی کیمیاباران هەتا ئەو ڕۆژەی ئەمرن پێویستیان بە چارەسەری بەردەوام هەیە. بۆ جەنابی سەرۆکی حکوومەت هیوادارین بەدەم داواکاری ئەوە خاڵی یەکەممانەوە دواتریش باز لە مەسەلەی زەوی کەسوکاری شەهیدان و پێگەڕانەوەی سلفەی ئەو وارسانەی کە سلفەکانیان ڕاگیراوە لە هەمان کاتیش باسمان لە مەسەلەی تاقانەکانی کیمیاباران و جینۆسایدەکانی هەرێمی کوردستانە. بەڕاستی ئەوانش حەقە حکوومەت وەکو باوکێک وەکو کەسێک کە بتوانێت دڵیان باتەوە و کەس لە خانەوادەکەیان نەماوە ببێتە براگەورەیان. و خاڵێکی تر کە خۆشبەختانە ئەوە لیژنەی بۆ دروستکراوە لە ئاستی ئەنجومەنی وەزیران کەسی منداڵبوونبووەکان تەفعیل بکرێەوە دەست بەکار بێ و ئێمە ئاگادارین بودجەیەکی تایبەتی بۆ تەشخیص کراوە و لە هەمان کاتیش ئێمە ژمارەیەک بەرکەوتەمان بەهۆی سەختی برینەکانیان لە ساڵی 88 لە ئێران وفاتیان کردووە. گۆڕەکانیان لە ئێرانەوە ئێستا گۆڕانە لە هەندێک شوێن لە مەترسیان داوامان کردووە کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران خاوەنداریەتی ئەو گۆڕانە بکە. ئەگەر بێنەوە سەر خاڵی یەکەم مەسەلەی چارەسەرکردنی بریندارەکان خاڵێکی ئەولەویەت لە جەنابی سەرۆکی حکوومەت بڵێ باشە. ئەی نەخۆشخانەیەکی تایبەت دروست نەکراوە بۆ ئەو بەرکەوتوانی چەکی چیمیایی، بۆچی لەوێ چارەسەر وەرنەگرن؟ بەداخەوە من بۆ داواکارم لە بەڕێزیان لیژنەیەکی تایبەت دروست بکە بۆ ئەوەی لێکۆڵینەوە بکە لەوانەی کە ئەو نەخۆشخانەیە دروست کراوە و ئەو نەخۆشخانەیە میلاکی بۆ دامەزێنراوە و ئەو نەخۆشخانەیە
ئێستا بڕۆ قسە لەگەڵ ئیدارەی خۆجێی پارێزگا بکە ئەڵێ ئێمە هێشتا ئیستیلامان نەکردووە کەم و کوڕی هەیە و لە هەمان کاتا ئێستا لەو نەخۆشخانەیە نەشتەرگەری بە پارە ئەکرێت بەڵام بریندارەکان لە شوێنی تر چارەسەر وەرەگرن. من تەحەدا ئەکەم لە دەست بەکاربوونی ئەو نەخۆشخانەیە تا ئەمڕۆ بریندارێکی کیمیابەران ئەو نەخۆشخانەیە شەوی بە ڕۆژ گەیاند بێ. ڕاستە ڕۆژانە خەڵکانێک لەوێ سوودی ئیسفادە ئەکەن، ئەتوانم بڵێم تا بەرکەوتەیەکی کیمیابەران سوود لەو نەخۆشخانەیە بینێت، خەڵکانێکی تر لە دەرەوەی کیمیابەران بەداخەوە لەبەرەوەی نەخۆشخانەیە بۆتە شوێنێک بۆ تەمویلکردن بۆ وەرگرتنی پارە لە قونسڵگەریەکان لە شوێنی ترەوە و ئێمە داواکاری حکوومەت خاوەنداریەتی ئەو نەخۆشخانەیە بکە، هەر بەرکەوتەیەکی کیمیابەران پێویستی بە چارەسەر بێ لەوێ بکرێ و ئەگەر لەوێژ نەکرێ ڕەوانەی دەرەوە بکرێ. بەڵام ئەو نەخۆشخانەیە بەڕێزیان و کەسان ئاڵم کە بەرپرسن نەشتەرگەری جوانکاری نەشتەرگەری جوانکاری تیاکرێت، نەشتەرگەری تری تیاکرێت، بەڵام بەرکەوتوانی کیمیابەران ئەو نەشتەرگەریانەی کە پێویستە بۆ بەرکەوتەیەکی کیمیابەران وەکو قوربانی کیمیابەران نەک وەک بەرکەوتەیەک ئەگەر نەشتەرگەریەکی تری هەبێ ئەو لەوێ بکرێ ئەوە شتێکی ترە. بەڵام ئێمە چاردنی گلێنەی چاومان پێویستە، زۆر جار شۆردنی یان پاکردنەوەی کۆندامی هەناسە پێویستە بۆ بریندارەکان لەوێ ناکرێ و لەو نەخۆشخانەیە خەفەریاد نییە، یعنی ئێستا تۆ بڕۆ بۆ نەخۆشخانەی کیمیابەران دەوامی لێ ناکرێ. وەکو من لەم ماوەی ڕابردوو تیمێکی فەڕەنسی هاتبوون ویستیان سەردان بکەن، تەلەفۆنم بۆ بەڕێوەی نەخۆشخانەکە کرد، ڕۆژی جمعە بووتی ئێمە جمعە و شەمە دەواممان نییە، نەخۆشخانە ئەگەری بەرکەوتوانی کیمیابەران بێت دەبێت 24 سعات دەوامی تا بکرێت و هەموو ئەو پێداویستیانەی کە پێویستە بۆ بریندارەکان لەو نەخۆشخانەیە هەبێت. بەداخەوە یعنی بەرکەوتەی کیمیابەران ڕەوانەی وڵاتی ئێران کراوە لە بەرزی باشماق بەرەڵا کراوە و خۆی چۆتە تاران و لەوێ زەرعی قەرەنی بۆ کراوە، لەو سەریشەوە بە 18 سعات گەڕاوەتەوە لەبەر ئەوەی کە چاودێری نەکراوە، لەبەر ئەوەی ئەو نەخۆشە پێویستە بەردەوام دکتۆرەکە بیبینێتەوە. من داواکارم لە جەنابی سەرۆکی حکوومەت، بەڕاستی ئێمە بودجەیەکی تایبەتمانەوێ، ئەو بودجەیە لە خزمەتی بریندارەکان دابێ و لە ڕئاستی ئەنجومەنی وەزیران چاودێری ئەم کەیسە بکرێت، چونکە ئێمە تەنها لە هەڵەبجە بریندارمان نییە، لە بالیسانەمانە، لە شوێنەکانی تری هەرێمی کوردستان هەمانە. ئەو میکانیزمانەی کە پێشتر بەڕێکراون سەرکەوتوو نەبوون، بەڕاشکاوی 4 نەشتەرگەری کراوە لەبەر ئەوەی ئەو وەزعانەی کە بەسەریان هاتووە هەر 4یان چاوەکانیان لەدەست داوە. من یەک نمونەت بۆ دێنمەوە بەڕێزم، دەرخستەیەک کراوە لەلایەن بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجەوە بۆ بەرکەوتەیەک 17 وەرەقە نووسراوە بۆ زەرعی قەرەنی، کاتێک دکتۆرەکەی ئێران بەو پارە نەیکردووە بردوێتە لای دکتۆرێکی تر کە بەو پارە بیکات، لەبەرەوەی لە کۆڵی خۆی کاتەوە نەخۆشەکە بەداخەوە هەردووکیان دادەسەروین و دادەلاولاوە چاوەکانیان لەدەست داوە و دواتریش ئەمە کێ مقەسیرە. بۆیە ئێمە لێرەوە ڕووی دەمانەکەینە جەنابی سەرۆکی حکوومەت وەزیرە معنیەکان کە ئەم کەیسە پێویستەکە خاوەنداریەتی بکرێت و ئێمەی قوربانیانی کیمیابەران چاومان لەوەیە لەم کابینەیە لەم چاکسازیە خزمەتی زیاتر بکرێن و ئەو کەم و کۆرانەی کە پێشتر ئەمان بووە یان هەبووە چارەسەر بکرێ. بەڵێ کاک لوقمان، ئەو نەخۆشخانەی کە هەیە ئایا چاندنی گلێنەی چاو و پاکردنەوەی کۆندامی هەناسە لەوێ دەکرێت کە بۆتان نەکەن؟ نەخێر، لەو نەخۆشخانەیە ئەتوانم بڵێم ئەوانەی کە برینداری فعلی کیمیابەرانن لەو نەخۆشخانەیە سوودێکی ئەو تۆ نابینن و ئەو چارەسەرش کە دەدرێ بۆ بریندارانە چارەسەرێکە کە تەنها بۆ کەسێک تووشی پەتایەکی سادە ئەبێت، تووشی ئەنفلۆنزایەکی سادە ئەبێت، چونکە ئێستا بەرکەوتوەکانی ئێمە ڕوویان کردوتە شوێنەکانی تر و لەسەر گیرفانی خۆیان. توانم بڵێم لە ساڵی ڕابردوو تا ئەمڕۆ 3 کەسیان خۆیان لەسەر گیرفانی خۆیان بە قەرز ڕۆشتو نەشتەرگەری چاویان کردو بۆ خۆیان و خۆشیان زۆربەی زۆریان ڕوونە نەخۆشخانەکانی ترەکەن لە کلینیکەکانی هەولێر سلەیمانی بۆی ئەوەی کە چارەسەر دابین بکردن. بە دڵنیایەوە ئەگە ئەو نەخۆشخانەیە ئەو پێداویستیانەی تیادا هەبێ بەرکەوتوانی کیمیابەران بۆ لە هەڵەبجە ڕووەکەنە هەولێر بۆ ڕووەکەنە سلەیمانی. زۆر باش. کاک لوقمان، چەند برینداری فعلی هەیە یعنی کە بەرکەوتەی چەکی کیمیایی بن؟ بەداخەوە ئەوەی کە ئەو نەعەدالەتی کە لە سێکتەرەکانی تری هەرێمی کوردستان هەیە لەوەی لای ئێمەش دروست بووە، بەڵام
ئێستا لە هەموو هەرێمی کوردستان 832 بەرکەوتە تۆمار کراوە لە هەڵەبجە تا بالیسان تا شەقڵاوە ئەوەی کە توانم بڵێم لەو 832 کەسە ژمارەیەکی تێدایە کە کاتی خۆی بە هەر میکانیزمێک داغڵ کراوە بەرکەوتێکی میاباران نەبووە و لە هەمان کاتی ژمارەیەکی تر هەیە لەو لە دەرەوەی ئەوان کە فعلەن بریندارن و داغڵ نەکراون ئەمە پێویستەکە لیژنەیەکی پسپۆر دابنێ و ئەو لیژنە پیاچوونەوە بکە بەڵام ئێمە داواکاری ئەو لیژنە لە ئاستی ئەوە بێ کە بتوانێت هەڵسەنگاندن بکە بەڕێزم لیژنەیە دیاری کراوە بۆ نەخۆشخانەیەکی میابارانی هەڵەبجە سێ جار سەردانی کردووە لەو سێ جارە هیچ کامیان لیژنەکە حزوریان بە هەمویان حزوریان نەبووە جاری وها بووە لیژنەکە 2 کەسی هاتووە جاری وها بووە 3 کەسیان هاتووە بۆ ئێستا لیژنەکە ڕاگیراوە و ئێمە داواکارین لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەڕاستی لیژنەیەکی تایبەت بێ و ئەو لیژنەیە بتوانێت پۆلێنی کەسێ بکا کە کۆندامی هێناسەی نەخۆش بێ ئەمە بەرکەوتەیە یان نەخۆشیەکەی بە هۆکارێکی ترەوەیە خۆ ئێمە ئەگەر بێن هەر کەسێک کێشەی کۆندامی هێناسەی هەبێ و کێشەی چاوی هەبێ بیخێنە ناو ئەو لیستەوە قوربانیەکان ئەبنەوە قوربانی بۆیە هیوادارین بەڕاستی لەسەر ئەو مەلەفە پیاچوونەوەیەکی جدی بکرێ و خاڵی جەوهەری ئێمە ئەوەیە ئەو منحانەی کە ڕاگیراوە جەنابی سەرۆکی حکوومەت وەکو مژدانەیەک بە خەڵکی قوربانیەکانی بدا کە ئەو منحانە بدرێ هەتاوەکو ئەو لیژنەیە چاکسازیەکەیەکە هەر کەسێک دەرچوو بەرکەوتێکی میاباران نەبێ ئەو منحانەی پێدەدرێ و ئەو کەسەش کە بەرکەوتە بێت پێویستەکە هەر موچەیەکی تری هەبێت هەر فەرمانبەر بێ خانەنشینی بێت ئەو منحەیە پێ بدرێ بۆ ئەوەی کە لەبەر چای ماڵ و منداڵەکەی زەلیل و ڕەزیل نەبێت چونکە بەڕاستی ئەو پێداویستیانەی کە پێویستە ڕۆژانە بەرکەوتێکی میاباران ئەبێ بەردەوام بەکاری بێنەوە چارەسەرەکانیشیان بەداخەوە زۆر گرانن ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە چەند کەس هەن کە با بڵێن بەرکەوتەی چەکی شیمیایی ناویان تۆمار کراوە موچە وەرەگرن و چەند کەسیش هەن کە مستەحەقن ناویان تۆمار نەکراوە ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە ژمارەیەکت لا بێ سوپاس دەکەم ئەو ئامارە من ناتوانم لێرە بێڵێم بەڵام ئەتوانم بڵێم لە سنووری پارێزگای هەڵەبجە لە هەموو سنووری پارێزگای هەڵەبجە ئێستا ناگەنە 230 بەرکەوتە کە هەبن واتوانم بڵێم ئەوانەشی کە لە دەرەوەی ئەو 230 بەرکەوتە بن ناگەنە 100 کەس بۆیە ئێمە ئەگەر بین یەک بەراوردکە ئەگەر ڕێگەم پێ بدەین ئێمە لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان 134 شەهیدمان هەیە 8,000 بریندارمان هەیە حاڵەتی سەرەتایی فریاکەوتن هەبووە بەڵام لە پارێزگای هەڵەبجە لە ڕۆژی 16 مان کیمیاباران کراوە تا 18 مان کەس بەدەم ئەم شارەوە نەبووە بۆیە زۆربەی هاواتەکانی ئێمە شەهید بوون بریندارەکانمان ئەتوانم بڵێم ناگەنە 300 کەس 350 کەس ئەوانەی پارێزگای هەڵەبجە ئەو ئەرقامانەی کە ئەوترێ بەداخەوە گەورەکردنە بۆ پڕکردنی گیرفانی مەجموعەیەک خەڵک و قوربانیەکان لەولاوە ئەبنەوە قوربانی بۆیە بەڕاشکاوی بڵێن ئەو عەدەدەی کە ئەوترێ 8,000 چاوەڕێن و نازانم 2,000 لە هەڵەبجە ئەوەنە لە شوێنی تر ئەمە ڕکلامێکە بۆ گەورەکردنی کەیسەکە و بۆ دەوڵەمەندکردنی خەڵک بۆیە بەدڵنیاییەوە بریندارانی کیمیاباران ئەوانەیان کە پێویستیان بە چارەسەری بەردەوام هەیە قەت ناگەنە 350 کەس لە سنووری پارێزگای هەڵەبجە سپاس بۆ لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە کە لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی